لا چوارەمین یاریەکانی قۆناغی کۆتایی جامی کۆماری عێراق و لە کۆمەڵە یەکەم هەڵبژاردەی ئەولێر لەسەر یاریگای ئەڕەڕاد لە پیرمان پێشوازی لە هەڵبژاردەی کەربەلا کرد. لا نیوە یەکەم لەگەڵەوەی هەولێر باڵادەستتر بوو لە کۆنتڕۆلی تۆپ، بەڵام کەربەلا مەترسیدارتر دەردەکەوت و هەوڵەکانی بۆ گۆڵ تۆمارکردن کاراتر بوو. لا خولەکی 37 مشتاق تاڵب سەردانی گۆڵی هەولێری کرد و کەربەلای لە یاریەکە پێشخست. لا نیوەی دۆم کۆمەڵێک دەرفەت بۆ کەربەلا ڕەخسا گۆڵی زیاتر تۆمار بکات. ستون و گۆڵپارێز و بەرگریکارانی هەولێر بوونە بەربەست، بەڵام لە خولەکی هەفتە مستەفا ڕاضی ئەنجامەکەی بۆ کەربەلا دوو هێندە لێ کرد. وەڵامی هەولێر خێرا بوو. فەرهەنگ وریا بە تۆمارکردنی گۆڵ یەکەم جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە، بەڵام کەربەلا پێداگر بوو لەسەر سەرکەوتن. لا خولەکی 85 سەجاد ئەحمەد گۆڵی سێمی بۆ کەربەلا تۆمار کرد. سێ خولەک دواتر نابژان لێدانێکی سزاشی بۆ کەربەلا ئەژمار کرد. سیراجەدین سەباح جێبەجێ کرد و عەبدوڵڵا حەمەد تۆپەکەی گێڕایەوە و یاریەکە بەم ئەنجامە بە کۆتا هات. دەتوانم بڵێم پاڵەوانێتیە تا عەدەک خوازرکرد بوون لانی پاڵەوانێتی تا عەدەک سەرکەوتوو بوو. ئێمە بە حکومەوەی ڕۆژێک ناڕۆژێک یاری بوو مانیبوونێکی زۆرمان پێوە دیار بوو. ئەفتایم یەکەمان دەک فرسە یاسانمان هەبوو دەمانتوانی گۆڵ بکەین، ئەنجامەکەش لە بەرژەندی خۆمان کۆتایی پێبێنین، بەڵام لە ئەفتایمی دووەم ینی بەوەی کەمیلیاخەوە ئاسمەوەکو پێویست نەبوو. دەتوانم بڵێم تا عەدەک عملي تازة بس كوتمان زور زحمة بوا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله اليوم قدمنا مباراة جيدة. سپاس بخوا ئەمڕۆ ئاستێکی باشمان پێشکەش کرد و سەرکەوتوو بووین. سپاسی یارزانەکان و یەکێتی تۆپی پێ و یانەی کەربەلا و پارێزگار دەکەم بۆ پاڵپشتی هەمیشەیان. لەم پاڵەوانێتە ئەوەی جوانە هەموو یاریەک سەرکێشیەکە وەک یاری کۆتایی وایە پێویستت بە سێخاڵەکانە. ئینشاڵڵا لەو تیپانە دەبین کەوا دەگەینە یاری پێشکۆتایی. سپاس بۆ هەرێمی کوردستان، یانەکان و یەکێتی تۆپی هەولێر. لێرە کەشەکە زۆر لەبارە وا هەز دەکەین لە نێو کەس و کارمانین. بەم شێوەیە هەڵبژاردەی کەربەلا بە 7 خاڵ پێشەنجی گرت و سەلاحەددینیش دوای بردنەوەی لە میسان پلەی دووەمی وەرگرت. بەغدادی ڕەسافەش خاوەنی 5 خاڵە و هەولێریش بە 5 خاڵ و میسانیش بێ خاڵ بێ هیوابوون لە قۆناغی داهاتوو. شەممە پێنجەمین یاریەکانی ئەم کۆمەڵی ئەنجام دەدرێت. هەولێر یاری نەماوە، دوو تیپ دەگەنە یاری پێشکۆتایی. حسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.